وەرزی پێگەیشتنی تەماتەیە. جوتیارانی ئیدارەی سۆران سەرقاڵی بە بازارکردنی بەرهەمەکانیانن. وەک هەمیشە ئەوان لە نرخی تەماتە لە بازاڕی نێوخۆدا رازینین و دەڵێن قازانجێکی ئەوتۆ ناکەین کە دڵمان پێی خۆش بێت. ئێمە وەکو جوتیاران و کاسبکارانی دەڤەری برادۆست ساڵانە بەروبوومی خۆماڵی باش بەرهەمدێنین بە کوالێتێکی بەرزەوە وەکو تەماتە و خیار بە تایبەتی. ئێستا تەماتە لە بازارەکانی هەرێمی کوردستان وەکو پێویست ساغ ناکرێتەوە. سعری گەلێک نزمە بەهۆی بوونی بەروبوومی دەرەچی تەماتە و هەروەها بە دیاریکراوی ئێستا بڵێم گوندی کەژەک کە بەرهەمهێنەرێکی زۆری تەماتەیە بۆ ناوچەی سۆران و هەولێر جوتیارەکان بە زۆری زیان ئەکەن بەو نرخی ئێستا لە بازار هەیە. لە بەیانی وازم تەماتە بۆ جنوب بارکە لە حدودەکەی شەلە مثل لە بەسڕە تەماتە ئێرانی تێکرد و ئێستا دەی بۆ تاریک گەڕمەوە. گومرجی تەماتەیە لە ئیدارەی سۆران. ڕۆژانە 200 چەند تەماتەی دێتێ. زمەی دێت لە جوتیار. بە دیار پیکابی تەماتەکانیانەوە دانیشتون و دەڵێن بازار کزە و کڕیار نرخی گونجاو نادات. هۆکارەکەشی دەگەڕێنەوە بۆ ئەوەی هاتنی تەماتەی ئێرانی لە مەرزەکانی عێراق بەردەوامی هەیە. سەپان هەیە 10 ملیۆن 12 ملیۆن 13 ملیۆنی سەرفکردن وەڵای ئەم بە نەفتی خۆم 8 ملیۆنم سەرفکردیدا 2 ملیۆنم پێ نەگرتینەوە. وەڵای 13 بارمێ فرۆشتە 2 ملیۆنم پێ نەگرتینەوە. کیلۆ تەماتەی بە 300 سەگریتەوە بە 250 برا. بەڕێز کاک هەلگور دەکەم بە زووترین کات بێتە سەرخەت خەمەچی لەو خەڵکەی بخوا و لە زۆر کەناڵی بڵاو کرایەوە گوایە تەماتە بەرز کرایەوە 300-400 دیناری ڕۆیە سعری بەرز بوویتەوە شتیواتە لە گۆڕێنە. ئەمن دوونێ فرۆشتیتم بە 315 دیناری. ئەو ڕۆکە فەرموو کەس نارێ بە دینارەشیش. ئایا ئەدی ئەوە بەرهەمی ناوە خۆی نییە؟ فەلا ئەو لێرە دەبینی دەبی هێوارێ بە زۆر بکڕی. زۆتی بە 7,000 بە 8,000 خەڵک چ بکە؟ سندوقیشی 20 کیلۆیە. تەماتەکە لە ڕووی زۆری وکمیەوە ئەو ساڵ هەروەکو ساڵانە ینی زیادی نەکردە. بەڵام ڕەواجەکەی کەماوی شەگەڕێتەوە بۆی کە حدود قەپات نەکراوە ساڵ. لە وەختی پێڕاگەینی تەماتەی و ناوچانە و منتیقەی حدودەکان دانەخران. دەڤەری سۆران ناوچەیەکی بەرفراوان و بەپیت و ئاودارە. ناوچەیەکی لەبار و گونجاوە بۆ کشت و کاڵ. نزیکەی 4,000 دۆنم زەوی داچێنراوی هەیە. بەڵام هاوکار نەبوونی حکوومەت و لایەنی پەیوەندیدار بە کشت و کاڵ وای کردووە سوودێکی ئەوتۆ لەم ڕووبەرە بەپیتە وەرنەگیرێت و کاتی پێگەیشتنی بەرهەمەکانیشیان جوتیاران نەتوانن زۆر دڵی پێخۆش بکەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.